لەژێر ناونیشانی نابۆ کۆیلایەتی چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا هەڵسان بە سووتاندنی ڕسمی بەرپرسانی حیزبی دەسەڵات وەک ناڕازیەک بەرامبەر ئەو کەسانەی بوونەتە هۆکاری مانەوەی ئەو دەسەڵاتە و کۆیلایەتی بۆ حیزبانە دەکەن. هەڵسم بە بەرپەرزانەوەی ئەو کەسانی کە خەریکی کۆیلایەتی و ماستاچێتی لە کوردستان کە شارێک بۆ شارێکە بڕێت تەنها لە پێناوی یەک ڕسم بۆ کۆیلایەتیکەن ئەمەش وەک بەرپەرزدانەوەیە ئێمە لێرە شەڕی ئازادیان بۆکەنەوە شار بۆ شار ئابرن بۆ ڕسمێن لەگەڵ ئەم کۆیلانێ. خۆی گەورەتان لێبێ من وەک ئەندامی ڕێکخراوی دژی کۆیلایەتی منا بۆ کۆیلایەتی بڕوخێ کۆیلایەتی کۆیلایەتی دڵنیام من لەوەی کەوا من یەکەم کەس نابم و کۆتا کەسیش نابم لە فۆڵۆکردنی ڕێبازەکەی کاوەگەرمیانی و هاوپیشەکانی بڕوخێت. و ئەندامانی ڕێکخراوی داکۆکژی ئەم سەتانی دەسەڵاتین کە لە ئێستادا کەوتنەتە بانگەشەکردن و کۆکردنەوەی دەنگ بۆ حیزبەکانیان و بەداخەوە بۆ کۆمەڵە گەنجانێ لە شار و شارۆچەکانی کوردستان دوای ئەمانە کەوتون و دەیانەوێت وێنیان لەگەڵدا بگرن لە کاتێکدا ئێمە بەهۆی ئەمانەوە لە نیشتمان هەڵهاتوین و ئێمە دژی کۆیلایەتین و وێنەی ئەم سەتانە دەسووتێنین. ئەندامی ڕێکخراوی داکۆک دژی گەندەڵی و دژی و کۆیلایەتیم کەلاریمی کوردستانە ئامادەش بۆستانی ئەم وێنەیە دژی ئەو دوو بنەماڵەیە بۆستنەوە. نابۆ کۆیلایەتی وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەندامێکی خۆبەخش هەڵدەستم بە سووتاندنی ڕسمی بنەماڵەی بارزانی و یەکێتی کە چەندین ساڵە بوونەتە هۆی کوشتن و بڕێنی کورد و کوردستان. ڕسمی وان بەس بۆ سووتاندن باشە چونکە ئەوانە هیچ سوودێکیان نەبوو بۆ کورد و کۆمەڵگەی کورد. من وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک بەتەندی ئیدارەیەوانەکەم کە پیشگیری لە ئەمانە ئەکەن لە ئەم بەرپرسانە ئەکەن بەڕاستی من لێرەوە هەڵوێستی خۆمداڕە بڕم دژیانە وەستمەوە لێرەوە لە جیاتی ئەوەی دوایان بکەوم و ڕسمیان لەگەڵ بگرم من لێرە وێنەکەیانم سووتێنم. کۆیلایەتی بۆ بنەماڵەی جەلالی مەلایی دەکەن سەرەڕای چەندین ساڵی نەعەدالەتی و زوڵم و ستەم لەلایەن هەردوو بنەماڵەوە هێشتا کەسانێکن بەداخەوە کۆیلایەتیان بۆ دەکەن. ئێمە دژی کۆیلایەتی نابۆ خۆفرۆش و جاش و خوێن ڕێژەکانی نیشتیمان. مردم بۆ مەلایی و جەلالی مردم بۆ کۆیلەکانیان مردم بۆ کۆیلەکانیان بەسەر کۆیلایەتی. سەڵاتداری کوردستانی پارتی ئێمە لێرەوە ئەو سەرکردانی ئێوە کۆیلایەتیان بۆ دەکەن ئێمە ڕۆچین بە سووتانی ڕسمەکانیان لێرەوە ئێمە داواتان لێ دەکەین ئێوەش وەکو ئێمە دژایەتیان بکەن بۆ ئەو گەنجانەی تر کوردستان بەجێنیان بۆ خەڵک نەچەوسێتەوە.
ئەندامان ڕێکخراویدا کۆک دەمانێت بە کورتی پامێک بگێنین بە دەسەڵات بە سووتاندنی وێنەکانیان ئەمەش ئەو پامەش بۆ ئەو کۆیلانەیە بۆ ئەو کەسانێکەوە چەکیان هەڵگرتووە ئەو کەسانێکەوە بەنیازن دەنگی پێ بدەن کە بەڕاستی حەقوانێت دەنگیان پێ بدەن چکە لە دوای 30 ساڵ لە خیانەت و دزی و جەردەیی ئەمانە هیچ سوودێکیان بۆ کۆمەڵگەی کوردی نەبووە.